پێڵەی تۆ کۆیلەی فڵانە حیزبیەڵە نەخێر من بێلایەنم ئەیشارێتەوە لە دڵیا پێڵەی تۆ جاشی فڵانە مەسئولیەڵە نەخێر من بۆ معاشەگایکەم بەڵام لەسەر و معاشەکە واجبەکەی خۆیەوە هەرچی جاشایەتی و کۆیلایەتی و جاسوسیە بۆ یەکە تۆ پێڵەی پارێزەری فڵانە دزی فڵانە داوێن پیسی فڵانە پیاوکوژی بەڵێ نەخێر ئەتوانێت بیشارێتەوە بەس لە قیامەتەوە بەڕەزوو لله جەمیعا کەس ناتوانێت بیشارێتەوە کەس ناتوانێت بە زمانی کردەوەکانی و دڵە بۆگەن و پیسەکەی خۆی داپۆشێ خوای پەروەردگار هەمووی دەرئەخات لەم کاتەیە کە دەرئەکەون و ئەزانن تاوانبارن بە کیبر بە متەکەبیری و ئەوانی کەش ئەزانن تاوانبارن بەوەی کە متەکەبیریان سەرخستووە و پشگیریان کردووە بە دوایەوە بوون دەست ئەکەن بە لۆمەکردنی یەکتر کابرای کۆیلە کابرای خۆفرۆش کابرای دینفرۆش ئەکتەریەتی جار دینیشە فرۆشێت بۆ متەکەبیرێک بۆی متەکەبیرێت جوان کات بیڕازێنێتەوە بیکات بە دڵی خەڵکە ئەم دینفرۆشە ئەم کۆیلە و خۆفرۆشەش ئەم کەسەی کە وازی لە بیر و بۆچوونی خۆی هێناوە و خۆی زەلیل کردەوە بۆ بیر و بۆچوونی خەڵکی ئەو کەسەی کە وازی لە دینی خۆی هێناوە تر با سەرمەوقولاتیش بە دینەکەی زەلیل کردووە بۆ ئاڕا و ئەفکاری ئەوروپی و ئەمریکی چی بە گەورەکەی ئەڵێ ئینا کنا لەکم تەبعا ئێمە لە دنیادا ئێمە لەسەر زەوی ئێمە لە کاتی ژیانمانە تابعی ئێوە بووین شوێنکەوتەی ئێوە بووین هەویەی حیزبەکەی تۆمان پێبوو لێت نووسی بوو کۆیلەی پلە یەک و کۆیلەی پلە دوو و کۆیلەی پلە سێ وەکو چۆن پلە بەندیە کرێن سەیری هەویەکانتان کە نەزانن ئەوانەی کە ئەوە ئیشیانە ئێمە لە دنیا بە شوێن ئێوە بووین ئاڵامان بۆ ئێوە هەڵە سوڕان چەپڵەمان بۆ ئێوە لێیە فهل أنتم مغنون عنا من عذاب الله من شيء ئایا ئێوە ئەتوانن ئەمڕۆ لەم ئازارەی کە تیای داین لەم ساحەی مەحشەرەیە لەو ئازارەی کە تیای داین لە جەهەنەمە کەمێک سوود بکەن لەسەرمان ئەتوانن کەمێک سوود بکەن لەسەرمان حاڵی تۆی کۆیلە و تۆی جاسوس و جاش و خۆفرۆشی دینفرۆش ئاوا ئەبێ لەویە ڕووەکەیتە گەورەکەت فیرعەونەکەت نەمڕودەکەت هامانەکەت قاڕوونەکەت پێڵێی ئەتوانی ڕزگارم کەی تۆزێک لە سزای خوا ئەتوانی تۆزێک سبووی کەی لەسەرم ئەتوانی فریام کەوی کە تۆ هەموو تەمەنت بە شوێن ئەوە بەسەر برد بە درێژایی تەمەنت دیفاعت لەو کرد ئەوەندەی لەسەر ئەو شەڕت کرد لەسەر دینی خوا نەتکرد ئەوەندەی دیفاعت لە مەنهەجە بۆگەنەکەی ئەو کرد ئەوەندە دیفاعت بە دینەکەی خوا نەکرد ئەم ڕۆژگارە بەهۆی مەنهەجە بۆگەنەکەی ئەوەوە هجوومەکرێتە سەر دین سەر حیجاب سەر جلی ئەخلاق ئەوە نییە هجوومەکەنە سەری بۆ قسە ناکەی یان کچەکەی تۆش لەگەڵ ئەوانەیە ئەو جلی ئەخلاقی داماڵیوە یان تۆش بە دڵت لەگەڵ ئەوانای بەس کە لەسلەکە دێنیتە مزگەوتەوە هەیە بە زەویە بۆچی بەجواب نایی بۆ لەسەر گیرفانت لەسەر پارە لەسەر مەعاش ئەچیتە سەر جادە خەڵکیش بە کوشت ئەدەیت خۆشت بە کوشت ئەدەی لەسەر گیرفانت جادەش کاول ئەکەی وێرانی ئەکەی بۆ لەسەر دینەکەت بەجواب نانی بۆ ناڵێ ڕازی نیم سوکایەتی بە جلوبەرگی شەرەف بکرێ کە جلوبەرگی کچانی پێغەمبەرە تۆی کۆیلە کە لەسەر حیزبەکەت ئامادەی خۆت بە کوشت بدەیت و لەسەر ئەو هەزارەها شەڕ بکەیت و خزم و دۆستەکانت هەمووی لە خۆت بکەیت لەو ڕۆژەیە هاوار بۆ ئەوە بی